ئەمڕۆ بە وردی لەم بەشەمانە قسە لەسەر ئەوواکەین با بزانین مەترسیەکانی مەلەکردن لە چەم و ڕووبارەکانە چیە و هەروەها ئاری جیاوازی کیژەکەین لە نێوان مەلەکردن ئەگەر تۆ زۆرت حەز لە مەلێ و ئەتەوێ وەکو وەرزشێک تەماشایکی لەخوا بەزیا بێت مەلەوانگەکان زۆرن بۆیە ئەمڕۆ ئەپرسین با بزانین جیاوازی مەلەکردن لە نێو مەلەوانگەکان و چەم و ڕووبارەکانە چه جیاوازیەکیان هەیە نیە ڕێنمایە سەرەتایەکانی شین بۆ مەلەکردن بەگشتی اینجا بۆ ئەوەی کە ئێمە زانیاری باش وەرگین لەسەر بابەتەکە ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز مامۆستا ڕازا و عەبدوڕەحمان ماکرۆ کە بەڕێزیان خاوەنی بڕوانامەی ماستەرن لە بواری مەلەوانی بەیانیت باش بەخێر بێت زۆر بەخێر بێ مامۆستاگیان سەرچاوەتە چۆنی زۆر بەخێر بێ خوا بەخێر بێ مامۆستا ڕۆژی هەینی وابزانم تەنها ڕۆژی هەینی سێ کەس بەداخەوە لەو چەم و ڕووبارانە ڕۆژەمەش گەنجێک لە پێمە بێ بەوە سێ کەس وەکوتمانیانی کە کاتێک ڕووداوی شاوە ڕوەیە ئەوەی کە لەو دەوروبەرە هەواڵەکە بیستێ تۆ بە خۆشی چوتە دەدەرەوە هەر پێت ناخۆشە لە بەرۆی مرۆڤێک کۆتایی بەژیانی دێت بەهۆی مەلەکردن و ئەم چەم و ڕووبارانەوە کە هیچ چارەزاییەکمان لێ نییە تۆ بەخۆ پێمە بێ لە دەرەوە ژیاویت یان ئەو چەم و ڕووبارانەی دەرەوە هەمووی لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە پشکنینیان بۆ کراوە ئەزانن کە گونجاوە بۆ مەلەکردن کێشەی نییە لەکوێ ئاوەکە خوڕە هەموو ڕێنمایەک درراوە بەڵامی ئێمە ئەبێ بڵێ لە قەزا و قەدەرا مەلاکەم ئێستاشە ئەوساڕاستی زۆر زوو نییە جارە بۆ مەلەکردن خۆی بەداخە بەڵام نیش گوێم لە سێ کەس خنکاوە جەنازەمە سێ کەسە ئایا لە تەمەنی چەند ساڵی بوون ماڵێ شوێنەکانیشم گوێ لێ بوو بەڵێ حتمما کاتی مەلە هەر نییە جارێ زۆر ساردا نازەمە و سەرمایە چۆن توانیانە بچنایەوە یا خۆ دووەم ئایا غەڵەت بۆ قاچیان خلیسکاوە بەرحاڵ ئێمە گرفتمان زۆرە لەو مەجاالەیە من خۆم سەر سڕومێنەرە لام کاڵم فڵان کەس خنکا ئەخ چۆن خنکایت بۆ چوتەتە ئاوە کەمە لەو نەزانیوە کە شارەزانە بوویت ئەخوە نیە ئەمانە هەیە ئەی تۆ چۆن خۆ لەو ئاوە بزانە ڕەنگە لەبەر سەرما هەست ڕقبوونی ماسوولکەکان ڕوونادا لەبوونی ماسوولکان هەیە ئەچێت تەحەدا ئەکات بە ئتجاهی ئاوەکە مەلاکە بینیماوەش ڕاستە شەپۆل و ئاوەکە ئاوایی ئەمە چی ئاوا ئەڕائێ ئەمە خەتەرە چۆن نەتوانی لە پڕ عەزەڵی شانتە و لە ئیشکەوت یەکەم سادا دووەم بە قوتێکی زۆری ئەوێ تو خۆ ئامادە کردو بە ئەو قوتە زۆرە بەکاری بێنی تەدریجیان تەمرینە کردووە نەخێر ئەچیکە ئەمە یەک دوو ئاوەکە هەوەنە سادا عەزەڵی قاچ زۆر وەستێ ڕقەبێ ئەمە زەرواولیەکە هەینە دووەم سێهەم یعنی تۆ شوێنەکە نازانی ئایا چێت تا چەند ئەم شوێنە شوشێشکاوی تایە بەردی تیژی تایە شتی خراپی تیا قاچە تێگیرە لە پڕانای زانی لەسەر و هەموو ئەوانەش هەتا ئەگەر مەلەوانیش بیت من بەخۆمەڵم مەلەوان لەبەری هەموو مەرحلەکانم بڕیوە و یعنی بەڕاستی لە وردەوە تاکو گەورەی هەموو مەراحلەکانم بڕیوە بەڵام هێشتا ناوێرم خۆم کەمە ئەو شوێنانە نەخێر لەبەری مەلەوانی لەگەڵەوەی کە تەکنیکە لێزانینە عیلمە ئەمە هەموویەتی بەڵام لەگەڵ ئەوەشا خبرەیە زۆر ڕاستە ئێوە نییە ئێمە چوومە ئاو لە پڕانی تۆستی پێ ناکەی گێژایەکی ئاو دەمەکەیتەوە سوت فێ دەمکردنەوە چوزانی لە پڕە ئاو ڕۆیشتە ناو قورکتەوە تەواو باشا بڕۆی سە مەلەوان بی ڕاستە باشە مامۆستا ڕازا بوون منە من لە ناو مەلەوانگەکانە فێری مەلەکردن بووم خۆم بە مەلەوانێکی زۆر باش دانم خۆمێم لەم چەم و ڕووبارانی کە هەیە ئایا جیاوازی مەلەکردن لە ناو مەلەوانگەکانە لەگەڵ چەم و ڕووبارەکانە چ جیاوازیەکی هەیە کە من لە مەلەوانگەکانە مەلەوان بووم ئەشەیتر لەوێش زۆر پێرفێکت بوو مەلەوانێکی باش بووم جیاوازی زۆر زۆرە ئەو کەسە باسمان کرد یەکەم پلەی گەرمی ئاوەکە پلەی گەرمی شوێنەکە دووهم جۆری ئاوەکە ئایا شەپۆلە ئایا هێواشە ئایا لەسەر خۆی ئەمانە هەمووی ئەمە دوو جیاوازی زۆر وازە حەکە ئەبیندرێت وانە سێهەم چاودێرت هەیە تۆ لە مەلەوانگەیە خەڵکێکی تایە ئاگای لێتە ئەو بینێ ئەمە ئەم سێ جیاوازە زۆر گەورن کە تۆ لە ئاوێکی کراوایە نایبینی چوار هەم وەکو باسم کرێسا قوڵی ئاوەکە ئەزانی لە مەلەوانگەیە بەڵام لە دەرەوە قوڵی ئاوەکە نازانیت ئەمە چوار یعنی سەبەبی گەورە هەیە کە تۆ زۆر جیاوازێکی گەورەت هەیە لەگەڵ دەرەوەیە ئەبێ ئەمانە بەڕاستی ڕەچاو بکرێت دایک و باوکان ئاگایان لە مناڵ بێت تاکە گەورەش بێت تو ئەبێ زۆر بەوردی بچیتە ئاوەکەەوە جاری وایە ئاوەکە ئەمەندە ڕوونا لە هەنێ شوێن وەلو ئێستا ئاو زۆر تەڵخە ئەوە ژەر خراپە ئەوەکە ژەر خراپە کاتێک کە ڕوونە بۆ خراپە لەبەری کە تۆ نازانی قوڵیەکە و چەنە تێگەی هەندێک جار لە قەرەقەکانە زۆر ڕوونە من خۆم شخصی خۆم بەسەر کوالیتیش نییە کە لێڵ بوو یعنی زۆر خراپە بچێتە چاوە بچێتە قورگەوە بچێتە گوێوە لە هەموو ڕوویەکە زۆر خەتەرە ئەمە جا کە ڕوونیش بێ بە هەمان شێوەیە تۆ نازانی قوڵایەکە و چەنە من وام لێ هاتووە یعنی ئاوەکە زۆر ڕوون بووە
بڕوا بکە قاچم تێ خسۆ خلیسکاوە من تمەسمە پێوە ئەوەستم پێی ئەڵاوات چوومە خوارەوانێت تەسەور ناکەی ئەم لە ڕوون بۆ ئاوەکە لەم دوو حاڵەتە هەردووکیان زۆر خراپ هەندێک جار چاوی بکەی بڵێ من بخۆم تو شێو حاڵەتە بووم قەوزە قاچ تاگرێ قەوزە ئەوشمان هەیە ئەو شتانەشەیە کە تۆ شارەزایید نەبوو ئەم شتانش ڕووەدا ئەو بەڕێزەی کە بۆتە قوربانی لە شاخە سوور ئەڵەن بۆ خۆی مەلەوانیش بوو ینی لە خواڵە کوڕی چەم و دۆڵ و لە تنیش ئاوەوە لە دایک بۆی سە زۆر کەس ئەم بۆ چوونانە هەیە مەسەڵ خەڵکی دوکانە من مەلە بزانێ من خەڵکی دوکان نەزانم نەچۆتەنە ئاو مەرجنەی مەلەوان بێ وانە ینی بە مەلەزانین نییە ئەوەیە کە بزانانی ڕادی ئەم ئاوە چۆنم باشە ئەگەر هەر ڕێنمایەکمان بیتی ئەگەر کەسێک هەر بیەوێت مەلە بکە یتی چی بکەین سەرسەختە و حەزی لە مەلەیە و ئارزوی خۆشێتی و مافێکی خۆشێتی تۆ ڕێنمای چییە کاتێکەشتە سەر چۆن پشکنینە بۆ ئەو ئاوە بکەیت و اینجا مەلیتیا بکەیت ئە پشکنینی ئاوەکەنا من بەلامەوە سەیرەوە کولامی لە بەرنمەیەکی پاری شەباس هێمانشمان کرد ئێمە یعنی معقول نییە تا ئێستا ئێمە ئەم هەموو خنکانە ڕوئەیە ڕاستە تا ئێستا نەوەزارەتی ناتوانم بڵم کامیان بەرپرسیارن بەڕاستی وەزارەتی ئایا ڕۆشنبیریان وەزارەتی گەشت و گوزارە یان هەردووکیانە ئەبێ بە هەم قەدەغەش کراوە ئێستا لە دوکان مەلەکردن قەدەغە کراوە بەڵام خەڵکی خۆی قەدەغە کراوە من نازانم من بەس بە دوکان با ڕەخنەکە ئاڕاستەی لایانی پەیوەندیدار بکەین ئەگەر پۆلیس بیبینێیان کەسێک ئاگادارێکاتەوە بەڵام کاکە فرێ ئەم هەمۆش ناکەوێت ڕێک ئەوەی کەواتە ئەمە حەل نییە ئاگادارکردنەوە چییە بێگومان وەنیە بێگومان ئەبێ پێش هەموو شتێک بۆ نمونەمە لە دوکان زۆر ئەمە ڕوئە خەڵکە چێتە ئاوانێ وەنیە يعني على الأقل نايبنا كشك نايبنا كبر نايبنا دكان نايب هالشيء يعني أبي لها مش يعني إجبار بكري بس أو كساني كخاوني أو كبرانا وأيان بكري شو يعني كبير كهيلجي مليتها بكري بدري على الأقل كالناس فرشته بكريبا تاكو أخر كلبي أرواته ومالخ من هيلك كبدها زعلون منور جبال برما بقيتش أما باشترين رجع بوشارة سري أو نأخن كان نجاري إيمانالي تابع باه متمنكاني تابع ثم أنا مجموعة سودي هي يكم سود أويا كمان خلق لأخن كان دول أخينا دوم سود أويا أنا خان يعني الدورزش كبا بيشة هي مسألة زين شيء تلبى مع التخرجات أي تقول هالكوش كلا دكانة كيوات شوار جنس بخير إيج معاشي بره خود اللي كان ببكري باركي بابو خود بيت باشا الله شوار جنس بها بيت إنجا لقال أول شيء أم دبهينا كهية الصورة كويل أفلام كان أيمني بتيك زور دريجي بيه ويا أكو تشيبي على شو با تشيكا ويك خنكا زوفر ياي كون بانزمة تروبتا كلي دريج به وكلي زياتريش طبعا في بيبزان أم كسلك كوا قريت أكيد إيك أمادة بيلوشوا أنا بروك خنكان الروناية راست راست يجلب كم بيتو ولا زوفر يا أكون هلا ولاتانا شربم بهمان شواز أو أمادة كاريانا هم يكراو بون منا أو شوێنانی کە ئاسایی بێت مەلیتیا بکرێت هەندێک کاراسانی کراوە بوون لە شوێنەکە ئەگەر هیلاک بێ دەست بە پەتەکەەوە بگریان کۆمەڵێک شت هەیە کە وایان لێ کا لە تۆزە لە خنکان بیان پارێزەوەیەکانی جەبێ بنووسێ کە ئەم ئاوە ئەمە قوڵ یەکەیەتی مەچۆرە ناوی ئەبێ ئەم ڕێنمایانەش هەبێت لەو کۆشکە یاخود لەو دوکانی کە ئەو جولبەرگیتیا بەکرێ ئەگیرێت یعنی تاکە حەل بڕوا بکە بەس ئەوەیە یعنی شوێنە قەرباڵەکانی ئەمە کوێ دەربەنی خانە دوکانە بە دەرەجەی یەک منطقي بادينانج مليكي زوري تاكلوني من شارزام لم شوينانا ابي بكريتوان شنها استفاده هي ما مصارزار كي حكومتي شنيه شوينك دابين بكا يعني شوينك باك بكاتوا بكا بزوني ملكردن عيله ولاتانا بيني للرخي الرباركانا شويندان راوا ام تنكايه شويني ملكردنا يلا كي سوريان دانا لو بودنيا وكو زوني ملكردنا تيبري اگر چی بخوا کورد حیاتك ومن تيبرينا من بيدين رويشتو اخر اري براسي ملكردن وكو كلتوري ليات ولا تمنيكي مناليه وفيري ملكردن يانا كان بويا والله اجباري درس درك مت درجيكم لي ديار بخوانا زعما شغلاتي كي ودي درجيكم لي ديار ولا دوروا ملوانك زور باش درجي تشي بتشو بالله يعني وتم بابا ما لبتشو تي مال رشت ما سيت تيجا كان وين لوتيانو كوشم شيروا يعني لو بريناري كتبوا بوليس فرياي كوتو كاكا تشيكي ليره اما ممنوع هر كسبويني ليره عملك هر باشا قرشني خوارتي بمرز قاربه ها او شريت السوركاي بوليس بالا اما الاوروبا ما دياري كريالي اما منطقي بس لو نابت يا بريتر يعني بو دكان يست ضروره وشو انا حيواني اركي شيء اما ولات انا شيء كي سركان يجبلي اويا او شريت ده بدري غيري او تو من مسؤول نملي
من ئەو بۆ دیاری کردی غێری ئەوە من مەسئول نیم لێ طبعا وەکو پێم وتی 2 وەزارەتمان هەیە بەڕاستی کامیان بالضبط زۆر مەسئولن بەنەزەری من هەردووکیان ئەبێ هەم ئاهەنگی بێ لە نێوانیانە گەشت و گوزار لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری تۆمە ڕۆشنبیریە ئی بە خەڵک وەنیا و ڕەبتی بە گەنجیشەوە هەیە ئەمە زیاتریش و وەرزشیشان کەواتە هەردوولا باشە مامۆستا ڕازاوە چونێکی تر هەیە بۆ منە لای خۆمان زۆر ترس لە ئاوە خوڕەکان هەیە ئەڵێن لە ئاوی خوڕان مەلە ناکەین بەڵام ئاوێک کە مەنگ بێ ئاسایی ئەمەلی تیا بکەن اینجا ئەمە تۆک و پسپۆرێک لەم بوارەیە پێمان بڵێ جیاوازی بۆ منە مەلەکردن لە ئاوێکی خوڕ و ئاوێکی مەڵە هەمان مەترسی هەیە بۆ پند جیاوازی هەیە بزانم لە ئاوی لە ئای لە ئای خڕۆ بۆ پەنتە ئەو بۆ ئینسانەکان بەڵام بۆ مەلەش وایە بۆ ئینسانەکان زۆر ڕاستە تا بۆ ئینسان ڕاستەوە زۆر ڕاستە بەڵێ بەڵام بۆ ئاو سەیریکە من خۆ شخصیان لە ئای مەنگە ترسم ئەترسی لە ئای مەنگە ترسم زین بۆچی ئای کە زۆر مەنگەها لەسەر هەر شەپۆلیشی پێوە دیار نییە تەنها یەک کونی زۆر بچووکە ئاخولێتەوە ئەمە معنای ئەوەیە خوارەکەی ئەشکەوتیان زۆر قوڵە لولدەیە ڕاستە ئەم لولالەوەکو پێم وتی ئەگەر نازانم چی بیدەمەکەیتەوە ئەش لەژیت کە دەمەکە حساب ڕۆیشت و تاوە خۆ عەفوکە هیچ نامێنێ بەڵام لە ئاوی بڵێن شەپۆلێکە ئەوەیە من مەلەم کردەوە بچۆرە سەر پشت ئەمە با عنی بینەران بیبینن لەسەر پشت بەڵێ لە شەپۆلە کە لەسەر پشت پاڵکەوتی خۆت بەرەدەستی تێگەی بە تەواوچیم تۆ دەمیشت هەوای لە هەوایە هەناساتوانی بی هەناسەوەر ئەگری تێگەی زۆر بە ئازادی بن باسێک یەکەم کە ملوانی بزانێ ها ملوانی نەزانێت تەمانەوە لە حاڵەتە کار ناتوانێت ئەمە بکات لە هەردوو شار ترسناکە لە هەردووکیا بەڵێ ترسناکە بەڵام لە کاتی کە نابچۆ لەسەر پشت و زۆر تەمیعی بە ئاوەکە بوو بە بەدەست بە هێواشی حرەکەی ئەەکەی لە ژێرەوە و کوشت سەوڵێک بە نەرمی ئەمە چۆن وەکو سوکان بزان لە چ جیهاتێکەوە نزیکی بۆ سەر دووشکانی بەو جیهاتە ئەگە بسمە ئەو جیهاتە ئەم دەسا جوڵێنم ئەگە بسمە ئەو جیهاتە ئەم دەسا وەکو بزەر سوکان وی بگەمە لای وشکانیەکە و نەجاتم بێ بەخوا لە کاتی مانگیا من شخصیان مەشەیسە تۆ بە خۆت ماستەرەکە لە مەلەوانیایە فێری ئەو فریا گوزارە سەرەتایانش فێربوون کە لە کاتی ڕووداوێکە چۆن خۆتان ڕزگار بکەن وانە ئەجا فریاکوتنی سەرەتای ئەبێ لو شوێنانەیە هەبێ ئەو قوتابیانەیە خۆت ئەو تەلەبانی کە تەخەروجەکە نوریانە گری ئەبێ ئەو شەهادەی هەبێت بێ ئەو شەهادەیە نابێ وەرگیرێ لەویایە بەڵێ ئێمە حتمەن من ئەو خوێنی کە کردومانێ مە هەموو ساڵێ فراکەوتنی سەرەتایی ئەویا تازەیکەیتەوە هەموو ساڵێک ئەویان فراکەوتنی تازە چۆکەم ئەبێ ئۆبدەیتی کەیتەوە ئۆبدەیتکردنەکە زەڕورەیە یەکەم لەبەر ئەوەی کە لەوانەیە گۆڕانکاریەکە بێ دووهەم لەبەر ئەوەی کە بیرن نەچێتەوانێت چیەکەی چۆنە ئەمە زەڕورە بەڵێ باشە اینجا زۆر کات بەداخەوە بینیومانە کەسێک لە مەترسیا بۆ بۆی کە بخینکە لە ناو چەم و ڕووبارەکانە کەسێکی تر ڕۆیشتە بۆ ئەوی کە خۆی بۆ هەڵاوتە ناو ئاوکە بۆی کە فریایکەوە بەداخەوە ئەویش بۆتە قوربانی اینجا چەندە گرنگە ئەو کەسانی کە ئەیانەوێ بەهانای کەسێکی ترەوە بچن بە تەواوەتی شارەزا بن لە فریا گوزارە سەرەتایەکان ئەو کاتە بچن بەهانای کەسێکەوە چونکە وەختە قوربانەکە بۆی نەبێ بە دوو قوربانی زۆر جوانە بەڵێ زۆر ڕاستە ئەمە لە نظری من خۆی ینی ناخۆشم قسەی ئەەکەم بەڵام واقعە کە تۆ زۆر زۆر باش مەلە نەزانی واز بێنە ئەو با بخینکێنەک تۆش دوو کەس مەکەرە قوربانی من بووە لەم یەکێک ئامادە بێیان 4 کەس لەوێ ئامادەیە ئێکێکیان لەوەی کە ئەو چوپی پێوەیە تێگەی ئەی کاتە ئێرەیەوانێ و گری ئەیە چوپەکە لە دوایەوە ئەڕوە ئەچێ بە دوای ئێکێکی شارەزا ئەبێ هەبێ بەڕاستی شارەزانە بێ ئەگەر تو ئەم غەڵەتە بکەیت تۆش لەوێ حسابی خۆ بکە کە ناگەڕیتەوە چونکە ئەڵێ ئاو ئاگەر ئەمانی نییە یاری لەگەڵا ناکرێت ئەمە مەسەلەیەک نییە تۆ خۆت ئیلا بە زۆر دووبە ڕووبارانی کێ من باسێکین بابە تاشەبەردیتیایە وەڵی قەوزەیتیایە وەڵی شوشەی شکاویتیایە خۆیمە کاتی بۆ سەیران ڕەحم بە هیچ شتێک ناکەین ئەم شوشەیە هەڵە درێتە ناو ئاوە پیسای هەڵە درێتە ناو ئاوە لام و جۆری هەڵێنە ناو ئاوە کاتە مامۆستا ڕازاو ئەو تەکنیکانە چین بۆ ئەوەی هیچ دەبێ شتێکمان پێ بڵێ ئەگەر کەوتینە حاڵەتێکەوە یەکەم شت نەشەڵەژێن چۆن نەشەڵەژێ تۆ توێ لێرە فێرەکەم بە وشکانی بەبێ ئاو شتێکمان پێ بڵێ ئەوەی کە شتێک لە ئاوە زادێ نەبێ مەلازانی دوی لە ئاوە نەوەڵای خۆ لە وشکانیان ناڵە لە ئاوەڵێم هەنێ ها شتێک ئەزانین سەرەتاییەک مەسەلەن لە مەلە بۆ ئەو کەسانی کە سەرەتایەتێک ئەزانن لە مەلەیە وە هەر چۆن دەڵێی سەرکەشن و مەلە شەرەکەن باشە ئەگەر خوا نەخوازە تووشی حاڵەتێکی لەو جۆرە هاتن چەند ڕووداوی ناخۆش ڕوویە بەداخەوە تەنانەت تەرمەکانیان دوای مانگێک دوای 6 مانگ دوای ساڵ هەیە هەر نەدۆزراوەتەوە باشە هیچ نەمێ نەگەینەوە حاڵەتانە
هەندێک تەکنیک بۆ بتوانین ڕەنگە یەک قسەی تۆ مرۆڤێک لە مردەوە زاری وایە زۆر سەرکێشێکە زۆر گەورەیە بالەوە دەست پێ بکەین کە خۆیان هەڵێن لە دەستێکەوە بۆ نمونە لەوەی دوکان بینیمە خەڵ خۆی هەڵا ئەمە بەسەرا خۆ دەڵێ ئەکبەر غەڵەتە بەسەرا نابێ خۆ دەڵێ بە قاچ خۆ دەڵێ ئەمەش هەمدیز غەڵەتێکە گەبزانی ئاوی دوکان کەمیتیایە هەر غەڵەتە نابێ قاچت بەر ئیم بکەوێت یعنی هیچ شتێک بێ نەقوڵ بێ قاچت بەریج نەکەوێ تێگەیت اینجا ئەو کاتە تۆ بەس بەم حرەکەیتەوە سەر بەس بەمە هیچکە ناکەیتەوە سەرەوانێ و زۆر بێواشی ژیانی بە ئاسانی یعنییتە سەرەوانێ لە کاتێکا کە تۆ ئەزانی ئاوەکەت نزمە بەسەرا خۆت هەڵئەی بەڵام هەرە بێ بزانی و ئاوە چەند قوڵە ئەمانەوەی سەرکێشیە مەیکەی تۆ لە مەزبە حازانی دنیا مەزبە حازانی چەند خۆشە دەڵێی زۆر ئاتێ بۆ نووسراوە 4 مەترە ئەمەش هەندەسەیە کە خۆڵەیە جای بۆ چەندێک خۆڵی تو چەند بە چەند بۆ چەند خۆ دەڵێ چەند بە قوڵە شاقوڵی خۆت هەڵەی چەند بە لاری خۆت هەڵەی ئەمانەوەی یعنی چەندەها جۆر خۆڵانمان هەیە ئێمە دەبینە سەر تەکنیکی خۆڵانەکان بەڵام باسی شوێنێکەکەین کە کراوەیە ناو باسی مەزبەح ناکەین وانە جەنابەت لەوەیە مەزبەح نیە دەرەوەیە ئەبێ ئەمە زۆر ئاگادار بی کە تۆ ئاوەکەت چەنە قوڵاییەکەی شوێنەکە چیتە لەژێرم ئاوا چی هەیە چەند هەیە هەتا قوڵ بێ خۆڵان باشترە دەرسی کەمترە باشتر بۆی کە شارەزایی هەبێ مەلەزان بێت ئەگینە لەمە حاڵەتێکە ئەمە باش نییە باش ئەنجا هەندێک حرەکە و کوێسە پێم وتێ گە تۆ لە شوێنێک کاتەوێت چوی فعلا ینی ئیسراحەتکەی ئاوەکە و ئاوێکی تۆزە لەسەر خۆیە تیژ نییە لەسەر پێشت پاڵکەوە وەکو کە باسم کرد ئەم حرەکەی بەهێواشی زۆر بەهێواشی بەڵێ بیکە یعنی بە جوانی ئەڕێ چۆنە بێەوە ئەڕێ چۆنە بێ ئەچیت شوێنێ ئەوە دەبێت من هەر لە دەریاچەی دوکان مەلەم کە هەر ئەو حرەکەم کرد ئەو حرەکەی گاڵتەشان ماوی نەخنکاوی گردەمایان و تۆ بەچوو بۆ مەلاکی ما بە مخۆم خۆشێ بەچوو بۆ مەلاکە بچوو خۆم خۆشێ بەچوو بۆ مەلاکە عقلانەیە ئەمە عقلیە بەڕاستی وەڵام ئەمە بۆ خۆی مەلەی باشە لێ چوو بین مەلەمانە کرد بۆ خام ناوێرم کێشێ ناکەم لە مەلەوانگەی هیچ کێشەیەکم نی ئەوی یەکەی تەناوبەی بخین کێ خۆش مەلەوانە مەلەوانی شیە مەڵم مەلە بکە زۆر وەرزش بکە خەڵک بە خەڵەتی ڕێک هەڵم وەرزشکە وەرزشکە بەس مەلەوانینە فێربیبامیشم پرسیارێ هێڵا من هەر لە مناڵیەوە مامۆستا ڕازە لەگەڵ ئەو کاتە لەگەڵ دایکمان زۆرە چوون بۆ مەلەوانگە لەوێ فێر بووم اینجا زائیدەن من ماڵی کە سوکاری دایکم خەڵکی دوکانن زۆر لە قەراغی دوکان و ئەوانە فێری مەلە بووم یعنی ترسم لە ئاو خێم خەڵکی دوکانێک خەڵکی دوکان من لە مەلەوانگە فێر بووم بەڕاستی بەس ئەو غیرەتی یعنی لەژێر دەستی مدەڕیبە تەکنیکی تەواو فێر بوویت ئەمە مەسەلەکەی یەکەم پرسیارەکەم نازانم لەسەر ئاوەکەم سەر ئاوەکەم دکتۆر ئێتر تاوە باوکی مناڵەکان هەری مەلازان و ئەمانە لێرەنا لە دەرەوە لە ئەوروپا وتیان هینە دەباشە دەی وەرە ڕەفیقەکانی من وتیان دەباشە دەوەردیەوە مەزبەح دەفەرمە بزانین چۆن مەلاکەی شەپوڕێکی کرا حای بردم کارە مەلەکەت ها ئەدەسم مەلەکەی جەنابی شێبانی شەپوڕ بێ نا باشە تەکنیکیەن بەس لێرە یەک پرسیارانە ئەکەم کە تۆ تەکنیکیەن فێر بووی ناشڵەژی لە ئاوە مانوو نابی لە ئاوە ئەبەدەن مانووبوونت نییە بەس بەڕاستی مامۆستا ڕازە و دام بە شتێکی شابنێم ئەگەرچی من خۆم بە مەلەوانێکی باشیش بزانم بەڵام لە هەنێ شوێن هەیە ئێستا ئاریوتی من بە چووپەوە چوومەتە فڵان شوێن و مەلەم کردووە من خۆم ناتوانمەوە بکەم ئەگەر چووپیش بەکاربێنم یعنی ترسم لە هەنێک شوێن هەیە ناتوانم ئەگەرچی 100% دڵنیابم لەوەی کە ئەتوانم خۆشم ڕزگارکەم بەس ناوێرم خۆم خەمەنا ئەو بابەتەوە نیە ڕێکم بۆ قسەیەکی خۆشە بژارمەوە هاوڕێکی خۆشم قسەیەکی خۆشی کرد و تیر زۆر مەلەوانم ڕۆژێکیان چوون بۆ بەحرەکەی دوکان ویستومە لەم بەر بۆ ئەو بەرلەیە ناشە نەخلە چ شوێنێکی وڵایتر نازانم چ شوێنێکی بەخوا هەر شوێنێکی بێ گەورەیە هەر شوێنێکی بگەورە هەیە 2 مەترە 15 لای بەنداوەکەوە باشە وتی تانیوێ ڕۆشتم هیلاک بووم گەڕامەوە ئێوەتمان تانیوێ ڕۆیشتووی خۆرنیوە چی تایە ئەو بەرەوە تەلەفۆنێک بۆ بەلەمە بکەدا بە هاتا بەشە دا بگەڕانی بڕاتان پێکرد ئێمەش پێمان مامۆستا ڕازا و یەک پرسیاری تر هەیە لە کوالیتی ئاوی مەلەوانگەکان ڕازی نییە بۆی ئەچێتم چەم ڕووبار و بەندا و بۆیە خۆی خنکێنە بە هەر بەڕاستی ئاوی ئەو مەلەوانگانە ئەوەندە پیسن یعنی تۆ بە شتێکمان بۆ پێ بڵە لەسەری شێوازی پاکردنەوەی و مەرجەیتە تۆ ئەوەنە معقەت سەیری ئاو بکەی پێ وابێت زۆر پیسە و نابێ مەلەی مشکلەکەت تووشی منیکەی نەوەڵام بەزانست وەڵام بیتەوە نە لەسەر تۆ نییە هەم بۆ چوونانەی جەنابڕاستی بڵم تووشی مشکلا بم ناوەڵام بۆ تووشە ئەگە پیسە بڵە پیسن
خۆ مەلەوانگی پاکمان هەیە ها بینەرانی خۆشەویست ئێمە حتممە پەنجەکانی لە زۆر ئەستێرەی هەیە هەنە مەلەوانگە هەیە من ئاگادارم 6 مانگجارێک ئاوەکەی گۆڕە بەس بە فلتەرێشن و ئەو بابەتانە ئاوەکی پاکەکرێت ئەمە قەیناکە من لەگەڵیان فلتەرێشن گرنگە زۆر تۆ کە باسی ئاوی پاکی ئاو ئەەکەی دوکە مەهینی لێ هاتووە ئاوی ماڵی خۆمانێکی بەلوحەیەکی داناوە لە فلتەرمێ لە ژێرەوە تێگەی تەمەنیمان بۆ هەر نییە چونکە بۆ فلتەرە تەنهاینە بۆ گرێ خڵتە خڵتی ئاوەگرێ بەڵام گرنگی ئاو لە چییە کاڵی پاکە کاڵم ئەم ئاوە پاکە بۆ خواردنەوە بێ پێچەکەی بزانم نسبەی کلۆرەکەی بزانم نسبەی نیوتراڵەکەی بزانم چەنەم ئاوە ئەمە گرنگە بۆ خواردنەوەکەی دوێنێ تۆ چتە ناو ئاوێکی مەزبەحەوانەیە بەس پێچەکە بۆ تۆ میمەمویم نێنەی گۆڕیوە ئاوەکە بەڵام گرنگ ئەوەیە فلتەرێشنی کیمیاییەکەی مزبوط بێ ئەم ئاوەی لە پیسەوە بۆ تۆ کردێتەوە بە پاک نسبەی کلۆرەکەی کە تێی کردووە بێ 7 پوین لە 2 بۆ 8 7 پوین لە 2 بۆ 8 تەواوە مەزبوطە هیچ بێ مەترسەدە میشکێتەوە ئاویش خود بێ گرنگ یعنی گرفتە نییە بەڵام ئایا مەلەوانگەکانی ئێمە پیئێچی ئاویان کۆنتڕۆڵ ئەکرێت بەم قیاسە ئەمە پرسیارەکەی منە لێرە چونکە من کاتچۆن مەزبەحەکان بەڕاستی تا ئێستا ئەم جیازانی کە ئاوەکەی پێون پێچەکەی پێون جیازێکی زۆر کۆنە نەماوە وجودی نەماوە لە دەرەوە لە ئەوروپای ئێستا بۆتە ئەلکترۆنی یعنی دوو شیشە ئاوای خاتە ناو ئاوەکە و پێچەکە و کلۆرەکە بۆ پێوێ نقص ڕەسەنە داتێ چەنە عینەکەی هێزەکەی چەند ینی پێ دەڵێ کە ئاوە تا چەند پاکە واتە مەلەوانە بێ بیبینەوە بەڵێ مەلەوانە بێ ببینەوە ژمارانە من وەکو شخصی خۆم بۆم نەبووتە لە بەبخەمە ناو مەزبەحەوە لەوێ هەتاکو نەم پێوایە ئەبووە قیاسەکەم بنووسیە سەعات ئەوەنە کاتی ئەوەنە پێچەکەم ئەوە نەبووە ئەجا فەرموو فعلا ئەمە زۆر مهمە بۆ یعنی چەنەها جار ئەوە سوتفەم کردووە پێشەوەی تەلەبەی تێ بکەم ترمە جیهازە شکاوە بە شەواگای لێنە دەرسێنی سەعانوی بەیانی بووە خۆ چوزانی و جیازە لە ئیشکەوتو ئەم شۆ ئیشی باشی نەکرد و کلۆری بە تەواتی تێ نەکردووە ماڵ ئاوە بێ 5 بووە یعنی نسبەی کلۆر هەر هیچ فعلا تەلەبە ئەگەر زۆریش بێت خراپەوە زۆر بێ خەتەرە کەم بێ هەر خەتەرە یعنی تەلەبەم این کردووە بۆ دەرەوە تاکو ڕێگە خرێتەوە تەنزیم کرێتەوە بەڵێ تۆ ئەمە ضرورە پیئێچی ئاوەکەت بزانی لە مەزبەحەکانە ڕاست یعنی ئەمەش هەڕەبتی بە مەزبەحەکان خۆیانەوە نییە من کابرایەکی ڕسمالە مەچم مەزبەحەیە کڕمۆی کەمەوە خەڵکی تێەکەم ئەمەش هەم دیست پەیوەندی بە لانی پەیوەندیدارەوە هەیە ئەمە ڕەبتی بە وەزارەتی سەحەوە هەیە وەزارەتی سەحە ئەبێ دائیمەن لەجانی هەبێ بۆ سەر مەزبەحەکان لیژنە هەیە مەردان لیژنەکانی قامقامێت بەڵێ یەکسەر خۆیان کەن بە ئەویایە ئەخە هەیە تۆ سەیری کە ئەو کلۆرە چۆنەکەنە ئاوەکە کاک ئاریگیان مە خۆم لە مەزبەحی ئێرە ڕۆیشتوم کلۆرەکان بە سەتڵی تێیەکەن بە سەتڵ چۆن کوڕک کراوەتە مەزبەحەوە کلۆر ئەبێ بە نسبەی ئەو خەڵکی کە ئەچێتە ئاوەکە کلۆر بچێتە ناوی یعنی ئۆتۆماتیک بێ یعنی ئەوە نیە پێشتر کە ڕەبتی بۆنی بۆ ئەم ڕاوەنەی تۆ لە سەعاتێکا جاری وا هەیە بۆ نمونە بڵێ 120 کەس خۆی کرۆت بۆ ئاوەیە باشە تۆ 120 کەس خۆی بخاتە ئاوەکە یاخود 10 کەس خۆی بخاتە ئاوەکە چەند ئاو ئەڕژێتەوە دەرەوە ئەمە قیاسەکەی لێرە تۆ چەند ئاوا تۆ دەرەوە ئەچێتەوە خوارە و کلۆری تێکرێتەوە ئێگە سای کەسی جارێک بەڵام کلۆری تێ نەکردووە یعنی تۆ قسەکەت لەسەر ئەوێتێ بڵێ ئامریکی ئۆتۆماتیکی بێ بەپێی بوونی خەڵکەکان کلۆرەکە بڕژێتە ناو ئێستا هەندێک مەلەوانگە هەیە لە ئەوروپاش وانە ئیلا بێ ئۆتۆماتیک بێ مامۆستا ڕەزا هەندێک مەلەوانگە هەیە من بۆ خۆم مەلەوانگی کە مەلی تیاکەم ئاوە هەیە ینی هەستەکەی ئاوەکە دەورانەکە ئەچێتە شوێنێکی تر و بە گەرمیەتەوە دەرەوە و نازان فیلتەرێشنی واکرێ و بەردەوام ئەڕوا فیلتەرێشنیان هەیە من زۆربیان چووم یعنی گەڕاوم سەیرم کردوون خۆ فیلتەرێشن چییە؟ یەکەم جار ئاوەکە ناچێتەوە خوارەوانێ یەکەم شوێن کە ئەڕواهی جەو پەمپە پەمپیەکە بۆ ناو فیلتەری چەو لم و ئەوە لە ئاچەولمەکە نەعەفو پێش ئەوە ئیخاتە هینەوانێ فیلتەری مو قش تۆقە پلاستەرێک ئەم شتە گەورانە یەکەم جار ئەوە ئەگرێن دوای ئەوە چێتە فیلتەری چەولم دوای ئەم دیست پەمپی ئەکاتەوانێ ئەچێتە فیلتەری کیمیایی لە فیلتەری کیمیایی لێرە ئاوەکە لە ساسە بۆ تۆ پاکە ئەنجا ئەچێتە فیلتەری گەرمکردن ئاوەکە گەرمەکە جارێکە پەمپەکرێتەوە بە ناو مەزبەحەکە ئەمە فیلتەرێشنی کامل لە تەواو یعنی بەڵام لێرە ئێمە هەمومان ئەو فیلتەرە کیمیاییەمان هەیە ئۆتۆماتیک ئەوەی کە منی بینم بە سەتڵ کلۆرەکەن یان مەزبەحە تو بڕۆ ئاوی ببینە ئەمانی خۆی مەزبەح دروزەکە لە سیتەک هینێکی تێکردووە وەکو سەر کە سابوونێکە کلۆرە ئی بس ئەمە
ئەکسپار نییە باشە قەینا زۆر ڕاستە. ئەو فەرقی نییە لەگەڵ ئای مەلەوانگەکان کە ئەنوە ئەشکال خەڵک ئەچێتە ناو ئاوەکەوە طبعا مەسەرەن تۆ مەزبەحی خۆتە ڕەنگە هەر ئای بیرەکەت بخیتە سەر مەزبەحەکە و بڵێ خۆ بەس خۆم مەلیتیاکەم چ پێویستەکە کلۆریتیاکەم وایە ئەگەر خۆت بی ئەگەر خۆت بیوانە بەڵێ. بەڵام لە بوو بە دوو کەس و سێکە زەبێت تێکرێ بێ خۆ مەقولە تەشتێ سەیری کە مەقولە تۆ خۆشت ئەو بچێتە ناو تەشتەکەی تۆ بێگومان نە ڕاستە. وایە ئەی باشە بۆ مناڵیش ئەبێ ئەو ڕێژەیە هەر بەو شێوازە بێت کە تۆ باسی لێوە کردمان بخڕازە چونکە مناڵیش ئێستا لە مەلاوانگەکانە سێکشنێ جیا کراوەوە بەشێک جیا کراوەوە بۆ مناڵ ئەی ئەبێ ئەو نسبەی کلۆری بۆ مناڵ بۆ ئەخێتنا ئەو ئاوی مناڵەوە ئەبێت چەنێک بێت چونکە ئەزانی ئەوان تۆزێک جسمیان ناسکترەوەکو ئێمە نین ئەگەر زۆر بێت کاریگەری خراپی نابێت لەسەر تەندروستی مناڵەکان پرسیارێکی زۆر جوان بوو بەس ئەمە لێرە ئەکرێت سەری تەمەنی چەنە تۆ خۆی یعنی بڵێن لە ئەوروپا لە 12 هەفتەیەوە تاو مناڵەچێتەوە ئاو جارێکی کە 12 هەفتەی تر ئەی خەنە سەر 12 هەفتەی زانین لەبەر چێوەستن پێستی زۆر ناسکە تحملی ئەو کلۆرە ناکە کە جەنابەت باست کرد بەڵام بەڵێ کلۆرەکە ئەبێ تۆ پێچەکە وەر حوتە 7.2 پێچ ئەبێ ئەوەندە بێ بەڵام لێرە گەرمی ئاوەکە بێت جیابێت دەرەجەی گەرمی ئاوەکەی مناڵ ئەبێ زیاتر بێ لە ئیکی یعنی کە نۆرمەڵە نۆرمەڵ یعنی هینەکان 27 ئەبێت 10 دەرەجە لە خوار پلەی گەرمی جسمی ئینسانەوە بێت ئاوی مەزبەح بەڵام بۆ معەوەق بۆ کەمەندامەکان لەگەڵ بۆ ئێکێک کە مناڵ بێت تەمەنێکی مناڵی هەبێ ئەبێ دەرەجەی حرارەی ئاوەکە لە 32 بێت بە تایبەتێکی گەوانی کە بڵێن مەشاکلی فەقەراتیانێ ئەژنۆیانێ ئسقان بە عامەتی تۆ نابێ بخیتە ئاوی سارد ئەمە زەرەری لێ لە جاتەوەی سفادی لێ بکات زۆر ڕاستەوە ئەمە دەرەجەکانی فەرقەکە دەرەجەی ئا بەڵام وەکو پێ نەخێرە بێ ئەبێ وەکو یەک بێ بەڵێ لەو کاتا ئیتر میکرۆبت نییە تۆ ئەکیدی کە میکرۆبت نییە نەک کلۆرە زۆرە نەک کلۆرێکەمە مەزبوطی زۆر باشە دەست خۆش سپاس بۆ زانیارەکانی بەڕێزە مادوومان کردی دەست و چاوە خۆش بە دووبارە جاچینە بەردەڕەش